بسم الله الرحمن الرحيم نون والقلم وما يسطرون. بسم الله الرحمن الرحيم. من سیروان حەمەد ئەمین ئیسماعیل خوێندکاری پەیمانگای تەکنیکی سلێمانیم لە بەشی کارەبا. لەبەر خۆشەویستی قورئان و خواپەرستیەک دەستم بەم کارە کرد کە خۆشنووسێک لە دەستمە هەبووە کە ئەو کارە ئەنجام بدەم. سەرەتا کارەکەم لە ساڵی 2011ەوە دەستم پێ کردووە. یەکەمی قورئانم لەسەر کاغەزی ئەیسیری نووسیوەتەوە. پاشان لە بەردەوام نەبووم زۆر، چونکە هەندێک کەس ڕای وا بوو کە کارەکە زۆر باش نییە. تا ساڵی 2015 بەڕێز دکتۆر عەلی قەرەداغی ئەمینداری یەکێتی زانایانی گیانم بینی کە ئەوم بینی ئەو کارەکەی زۆر بەدڵ بوو، پێوتم کە زیاتر هەوڵ دەم و زیاتر بنووسمەوە. پاشان دەستم بە کاری دووەمیان کرد، کاغەزی مەتر بە 7 بەکارهێنا، 7 دانم تیا بەکارهێنا بۆ نووسینەوەی. ئەم کارەیان تۆسێ زەحمەتی تیا هەبوو، چونکە یەکەم جار بوو کە دەستنووسێکی وا بەو شێوازە گەورەیە بنووسرێتەوە. دەبوایە کۆتاییەکەی هەموو فایلەکە لە سەرتاوە تا کۆتایی بە ئایەت کۆتایی بێت. کاری سێمیانم لەسەر دیسان کاغەزی ئەیسیری نووسیوەتەوە. کاری چوارەمیان لەسەر وەرەقەی ئارت نووسیمەتەوە کە کردنەوەکە دەبێت بە 100/7 قەباری هەردانەیەکیان 50/7 لاپەڕەکانی بە ئەمان شێوەی ئەو قورئانانەی کە هەیە لە بەردەستماندا کە عوسمان تاها نووسیوێتیەوە کە 64 لاپەڕە پێک دێت. ئەم کارەیان کاری پێنجەم بوو، 230 پارچە فایلم بەکارهێناوە. لاپەڕی یەکەم و دووەم بریتیە، لاپەڕی یەکەمیان بریتە لە سوورەتی فاتیحە، لاپەڕی دووەمیان بریتە لە 5 ئایەتی سوورەتی بەقەرە. لاپەڕی 229 و 230ەکەی 229ەکەی خەتمەکەیە، لاپەڕی 230 فێرستەکەیەتی، واتە بزانین ئەو ڕیزانە کەوتنەش کەم دێڕەوە وەسفی لاپەڕەکان دەکات. ئەم کارەیان هەروە کەسایی نهاتوو کە لە سەرتاوە دەست پێکەم لە لاپەڕی سێمەوە تا لاپەڕی 229، بەڵکو دامڕشتۆتەوە کارەکە. ئەم قورئانە هاتووم 15 کەڕەتی 64م کردووە، کردوێتی 9600 دیار، واتە لاپەڕی دووەم و یەکەمی سوورەتەی کە ئەو قورئانەی کە لەژێر دەستماندایە هەر 500 دیارم حساب کردووە. پاشان 9600 دیارەکەم دابەشی دوو کردووە، کردوێتیە 4530 دیار. ئەو 4530 دیارە لاپەڕێکی 1 مەتر بە 7 ئەمە 2 دیارم تێکردووە. ئەم 4530شم دیسان هاتوون دابەش 20 کردوێتەوە، چونکە من لێرەکانە ئەم فایل مەتر بە 7 20 دیارم خسۆت نایەوە. پاشان هاتوون دیاریم کردووە لە شێر ئەم قورئانەدا هاتووم دیاریم کردووە. خۆم نامە ڕیزی یەکی بۆ هەشواتە لاپەڕی هەشتم ئەم دیارڕی تێشت، لاپەڕی نوە ئەم دیارڕە، لاپەڕی دا ئەم ڕیزەی تێشت. بە هەمان شێوە هاتووم دیاریم کردووە لەسەر ئەم قورئانە، هیچ نەفەتحە نەزەمما هیچم نەکەم نەزیادم بۆ دانە ناوە. پاشان ئەگەر هاتووم لە یەکانەتە من نهاتوومەتە سەرەتا بڵێن بەم شێوازە بێم دیێڕی یەکەم بنووسمەوە بێمە سەر دیاری دووەم، بەڵکو دیێڕی یەکەم لە لاپەڕی سێمدا ئینە الەزینە کەفەروا واتە ئایەتی 6 سوورەتی بەقەرە تا ئایەتی 211 سوورەتی بەقەرە هاتووە کۆتاییەکەیەتی کە ئەمە لاپەڕی 228 دەکات. پاشان لە 211ەوە هاتوومەتەوە سەر ڕیزی دووەمیان.
لە ڕیزی دووەم شانگەر تەواو بووە کە سوورەتی بەقەرە سوورەتی ئالی عیمران دەست پێ دەکات. ئالی عیمرانیش هاتوومەتە سەریع تاکو ئاەتی 100 بە هەمان شێوە دیێڕی سێمیش هاتوومەوەیەکان بە 20ڕەکە بۆ نمونایە ئەمە کۆتایی سوورەتی قورئانەکە قل ئەعوذ برب الناس تا کۆتایەکەی ئاەتی 6 لەوحەکانم لێک بەسوێتەوە واتە 230 لەوحەکەم بەیەکەوە بەسوێتەوە کە دەکاتە پانێکی 161 مەتر بێت و هەر ئەم ئاەتانێکە لە ئاەتی 6ەوە تا کۆتایی سوورەتەکە 150 مەترە واتە ئەم 20ڕەیە بێت و ختمەکە و فێرستەکە و سوورەتی فاتحە و ئاەتی سوورەتی بەقەرە لێکی دێنەوە دەکاتە 161 مەتر پانێکیدا. کێشەکەشی نزیکەی 54 کیلۆگرام کێشەکەی دەبێت کە لەوێ ئەمە کەپسی ساردی شێکەم بۆ ئەوەی کە ئەم لاپەڕانە بێکەوە جوود بێت هەم پیس نەبێت. ئەم قورئانە لە ڕووی پێداچنەوەیە تاوا بووە لە ڕووی نووسینەوەشەوە تاوە بەس لە ڕووی زەخرەفەوە چواردەورەکەی لێ زەخرەفی وە نەکەم بەس ئەم ئاەتانەی دیاریەکەم لێ دەکەنە بۆ نمونە سوورەتە بسم الله الرحمن الرحیمەکەشی بۆ دیاری دەکەم. لە ڕووی نووسینیشەوە قەڵەم چاپی سۆفتم بەکارهێناوە نزیکەی 30 قەڵەم چاپم بەکارهێناوە تیایدا. ئەم فایلێکە بەکاریشم هێناوە بەشێکیان 230 غرامی و بەشێکیان 240 غرامیەوە. ئەوەی ڕاستی بێ لێ لە مسکۆتە لە کوردستانە لێ شوێنێکە جگای نەبێتەوە. ئەوەی کێشەکەی منیش ئێستا ئەوەیە کە بکرێتەوە لە شوێنێکە کە ببینرێ خەڵکە بزانێت چەند گەورەیە چکە ئێستاکان هەر سێریکی ئەوایی لێ هەر بڵێ 3 مەترێک 4 مەترێک بە 161 مەتر شوێنێکی سۆری دەبێت. لە ڕووی هاوکاریەوە هەم مادیەوە هەم معنەویەوە کەس هاوکاریم نەبووە بەڵکو خانەوادەکەی خۆم یارمەتێکی پشتگیریی چاکیان کردوم لە نووسینەوەی قورئاندا هاوکاری چاکم بوون. ساڵی 2011 لە وتارێکی مامۆستا مەلا حوسێن ڕایشۆم لێ بوو کە نووسینەوەی قورئان کارێکی زۆر گەورە و باشە بەس ئەوەی ڕاستی بێت دوای 2011ەوە کە یەکەم دارە نووسیەوە زۆر کەس پیان باش نەبوو کارەکە وازم هێنا حتا من کێشی من سەرەکی پێداچوونەوەیە. ئێستا تا ئێستا ئەمە پێنجەمین دانەیە ئەم پێنجەمین جار نووسیمەتەوە بۆ خۆم پێداچوونەوەم بۆ کردووە حتا مسکۆ بە مسکۆ گەڕاوم لە سلێمانی کۆڵان بە کۆڵان گەڕام بە دوای مامۆستایەکە پێداچوونەوە بووکە وەزارەت گەڕاوم یەکێتی سانانی گەڕاوم تا ئێستا کەسێک نەبوو کە پێداچوونەوەم بۆ بکات. ئەمە کاری دووەمیان بوو دیسان 2 پارچە فایلم لێک داوت بەکارهێناوە واتە وەکو شێوازی دەفتەرەکرێتەوە پەڕەکانی قەبارەیە فایلێکیان مەتر بە 7 ئەمانە کە لە ناو بازاڕە هەیە 5 سانتیم لەم لا و 5 سانتیم لەولا دەرکم کردووە پاشان کردومەتە 29 دیێڕەوە لە بۆ نمونە ئەمە ئاەتی 6 سوورەتی بەقەرەیە کە دەست پێ دەکات تا ئاەتی 7 پاشان لە ئاەتی 7 دێتە خوارەوە بە هەمان شێوە بۆ ئاەتی 8 9 بۆ هەمان شێوە. ئەم کارەیان تۆسێ قۆرس بوو لەبەرەوەی حساباتم بۆ نەکردوو کە سەرەتاش بوو کاری دووەمیان کارێکی بوو شێوازە گەورە کۆتایی ئاەتەکان بە هەمووی لاپەڕەکان بە ئاەت کۆتاییم پێێناوە چونکە هەندێک سوورەت هەیە بۆ نمونە لێرەکاندا سوورەتەکەم ئاەتەکەم چووکتر کردوێتەوە لەبەرەوەی کە لێرەکان جێگای بێتەوە بۆی بە ئاەت کۆتایی بێت. باسی لە سەرەتەوە لە ئەندێک شوێنێ گەورەترم کردووە بۆی کە بە ئاەت کۆتابێت قورسی ئەم کارە لەوەیدا بوو کاری دووەمیان. ئەم قورئانە هەر بە ئەمان شەوە ئەم کاری سێمیانە کە نزیکەی 4 مانگ پێوەی خەریک بووم کە خەسی ئایسیریم بەکارهێناوە لە ڕووی خۆراگریەوە بۆ ئاو زۆر خۆڕان ناگرێت وەک فایلەکە چونکە فایلەکە مدەیەکی زۆر دەتوانێت ناو ئاوادا بێت هیچی لێ نەهات بەس ئەمەیان ئەگەر بێت و تۆزی ئاوی بەرکەوێت لەوێ ئەو حیبرە بەسەر کاغەزەکەیە بڕوات.
بە هەمان شۆش لە 64 لاپەڕە پێ بکێت ئەم قورآنە 64 لاپەڕێ و کێشەکەی 3 کیلۆ 600 گرامە. ئەو مدەی کە بەکارم هێناوە کاتە بەپێی داوامەکە جیاوازە بۆ نمونە ئەو ڕۆژانەی کە محاسەڕەی زۆرم هەبوو لەوەیە بۆ مدەی 10 ڕۆژ هەفتەیەکیش ناتمێتە سەر قورآنەکە دیێڕێکیش بنووسم کات وە هەبوو لە پشۆکان تا نیسکەی ڕۆژوە بووە 10 لاپەڕە 500 لاپەڕەم نووسیوەتەوە بەپێی کاتەکەی خۆم دابەشم کردو بۆ شێوازە. بۆ نووسینەکەی ئەم وەرەکەی کاغەسە دەبێت کەم چارپیتەکان بنووسیت پاشان هەر 500 دیێڕەکەمان نەگەر نووسیەوە ڕیزەکە اینجا داینیس دووەمیان دەست پێ بکەیت بە هەمان شێوە اینجا پاشان بگەڕیتەوە فەتحەوزەم ئەو کەسرە و خاڵەکانی بۆ دانیت چکەگەروان نەبێت بۆ نمونەگەرم پیتە نووسی پیتەی یەکەم نووسی یان کەلیمەیەک نووسی ئەگەر دەست ئەوای لێ بکێت یەکسە حبرەکە بەسەر کاغەسەکەی بڵاو دەبێتەوە کارەکە ناشرین دەبێت دێ بە هەمان شێواز دێ زۆر بە وریایەوە بینووسی تا بڵێ نووسنیەکی جوان دەردەکەوێت لەسەر ئەم وەرەقەی ئارتە بەس ئەم ئارتە بە هەمان شێوەی کاغەسەکە خۆراگر نییە بۆ ئاو یەک تکە گڵۆپ ئای بەرکێ ئەو حبرەیەک سەر ڕەش دەبێتەوە بەسەریدا بۆیە ئەڵێم کە دەبێت سیلیڤانی بکەیت لەگەڵ سەخرەفەکەی بۆی بکەیت بەس فایل وانە فایل مدەی داخیم کردوێتەوە 24 ساعت لە ناو ئاودا بووە حیبەکەیدا نەڕۆیەوە بەسەریدا. ئەمە کاری چوارەمە کە بە هەمان شوەوە کە ئەو دەستنووسانی قورآن کە لە چاپخانەکان هەیە بۆ شێوازە نووسیمەتەوە واتە 500 دیاڕی تیا نووسیوەتەوە بە هەمان شێواز واتە نە دیێڕەکانی وشەکانیشم کە زیاد و کەم نەکردووە کە بڵێن لەگەڵ ئەو قورآنی کە ئەمە زەخرەفەیم بۆ نەکردووە یەک چاوەڕێی ئەوەکەم کە زەخرەفی بۆ بکەم دووش سیلیفان هەیە کە نایلۆنێکی ڕوونە کە بەکاردێت کە بۆ پیسبوون و خۆراگری زیاتر دەبێنێتەوە. ئەم کارە ئەم دەستنووسە قورآنیان کێشەکەی نزیکی 20 کیلۆ دەبێت و 64 لاپەڕە پێکاتوە ئەمەیان لە مانگی دەوە دەستی پێکردووە تا مانگی یەک نووسیمەتەوە تا بڵێ ئەمە ئەم وەرەقەی ئارتە ئەم ئارتە دەبێت یەکەمی چار ئەگەر نووسینەوەی جیاوازە لەگەڵ فایلە چکە تۆزێ وشبوونەوەی دەبێت ئەگەر بێت و دەبێت یەکەم چار پیتەکان بنووسیتەوە پاشان فەتحە و سەمە و کەسرە و خاڵەکان دانیت. کاری پێنجەم و کاری دووەمیان بۆ نمونە ئەمە لە ئاەتی حەوتە کۆتایی هاتەوە دیێڕیەکەم دیێڕی دووەمیان هاتمو بامان شوێ ئاەتی هەشت بەس ئەگەر بێت لەسەر کاری پێنجەمیان ئەمە ئاەتی شەشە بە هەمان شوێ ناتمەتە لێرەوە دەست پێکەمەوە هاتوون بە بانیەکەی نووسیمەتەوە ئاەتی حەوت دەست پێکە پاشان ئاەتی هەشت بیکەیتەوە زیاتر دەڕات واتای یەک دیاڕ فەرق و جیاوازی ئەمەیان ئەم دوانە لەو دووڕەوەیە ئیشەڵا کاری شەشە بۆ حەوتە بوو تا تەمەنە بمێنێت لەسەر نووسینەوەی قورئاندا هەر بەردەوام دەبم ئیشەڵا بەنیازی کاری شەشەمەم لەسەر کە خەزی ئارتە بێت بە درێژی دێمە خوارەوە کە ئیشەڵا ئەگە بتوانم ناوی ئەڵاکان بەستونی بێت لە سەریەک واتە ئەڵاکان بەستونی دێتە سەرێکەوە ئیشەڵا ئەمە کاری شەشەم دەبێت کاری گەورەتریشم لە مێشکدا هەیە لەوێ حەزم لێ بێت 3000 مەتر بێت هەیە کارێکە 6000 مەتر بۆ نمونە بە عەرەبی و ئینگلیزی بێت کە لێکدایەوە فایلەکان هەردووکی کۆتایەکی بگاتەوە یەکەوە کردیشەوە سەرەتاکانی هەرێکەوە بەلایەکدا بڕوات ئەوە کارە بەس ئەوەیە کە ئەم کارانە تا گەورەتر بڕۆی گولفەیەکی زیاتری دەبێت لێ کاری ئەوەی کە حەزم لێ بێت 6000 بۆ 6500 مەتر درێژ بێت لەوێ نزیکەی 40 وەرەقە 35 وەرەقەی تێ بچێت کارەکە چکە ئەو کارەگەر بیکەیت یەک دەبێت زەخرەفەی بۆ بکەیت شێوازی جوان هەبێت یان دوایەوە سلیفانی بکەیت پاشان ژێرەکەی بە کەپسی سار بکەیت چکە ئەوانە لە ڕووی کاخەزەکانەوە نیسکەی لێسی بەندت بوێت کاخەزی فایل بەکاربێنیت بۆ کولفەیەکی زۆری دەبێت بەس ئەگە بێت ئەم کارانە بکەیت کاری وا هەیە دەستنووسی قورئان هەیە نیسکەی 500,000 تێچێت لێ بتوانی بکێت 25,000 هەیە 300,000
واتە دەگۆڕێت لە ڕووی نرخیشەوە. ئەو کاخەسانی کە ئێستا بەکارم هێناوە ئەمەیان لەوەیە 150,000 دیناری تێچوو بێت، ئەمەیان 600,000 دینار هەیە، ئەوانی کە 120,000 40,000 دینار بۆ شێواسە بووە. ماوەی 2 ساڵە سیروان حەمەدەمین لەم ژوورەدا و لە پێش ئەم دەرگایەوە سەرقاڵی کارێکی گەورەیە کە خۆی باوەڕێکی تەواوی پێیەتی کە ئەویش نووسینەوەی قورئانی پیرۆزە لەسەر ئەم پارچە وەرەقانە. سیروان دەڵێت هەتاکو ئەو ڕۆژەی خودای گەورە تەمەنی پێدەبەخشێت بەردەوام دەبێت لەسەر نووسینەوەی قورئانی پیرۆز و هەوڵیش دەدات جار لە دوای جار گۆڕانکاری لە شێوازی نووسینەوەی قورئانی پیرۆزدا بکات.